ئەزموونێکی تازەی سەرکەوتوو لە هەرێمی کوردستان بۆ بەرهەمێنانی بەرهەمە کوشت و کاڵیەکان لە هەرێمی کوردستان بۆ یەکەمین جار بەم شێوازە لەیان توانایەکی ناوخۆیی و بەرهەمێکی ناوخۆیی بۆ بازاڕەکانی هەرێمی کوردستان هەناردە دەکرێت. سیستەمێکی پێشکەوتووە ئەوەی لە وڵاتە پێشکەوتووەکان جێبەجێ دەکرێت ئێستا لە هەرێمی کوردستان و بە دیاریکراویش لە هەولێری پایتەخت لەلایەن ئەندازیارانی کوشت و کاڵی ناوخۆییەوە جێبەجێ دەکرێت. چ بەرهەمێکی ناوخۆیی دەوێت لە چ وەرزێکە بە پێشکەوتوو بە توێچێکی کەمتر بە ئاوێکی کەمتر لێرە بەرهەم دەهێنرێت. مەبەستی من و هاوکارانمە لەم بەرنامێدا بە دووادا چوون بۆ ئەم بابەتە بکەین. گرنگیدان بە پرۆژەی کوشت و کاڵی و خۆگونجاندن لەگەڵ پێشکەوتنی سەردەم یەکێک بووە لە کارە هەرە پێشینەکانی حکومەتی هەرێمی کوردستان لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا. لە پرۆژەی گرین هاوسین بۆ بەرهەمهێنانی بەشێک لە بەرهەمە کوشت و کاڵیەکان و گوڵی سروشتی ئەم پرۆژەیە لە هەرێمی کوردستان وەکو ئەزموونێکی سەرکەوتوو دەرئەنجامێکی باشی هەبووە. ئەم پرۆژەیە لە هەرێمی کوردستان ئەزموونێکی نوێ بوو. دەمێ بزانم پاش چەند ساڵێک پرۆژەکە گەشەی کردووە چ گۆڕانکارێکی تیا بەسەر هاتووە. یاخۆ بەخێر بێن سەرەتا ئەم پرۆژەیە چوارەمین ساڵە گرینهاوسی هایدروپۆنیکمان دروست کردیە لە هەولێرە. لە یەکەم ساڵدا بەرهەمی تەماتەمان هەبووە لەگەر بەرهەمی خیار. لە چەند ساڵی ڕابردوودا هەندێک سێڤەیمان کرد، هەندێک تێستمان کرد ئەو تەماتەی کە بەرهەم دێنین. مەسەلەن لە سەرەتادا 5 جۆرە تەماتەمان بە بەرهەمهێنا، دوایە وەکو بە بازارکردن بۆمان بەدیار کرد کام جۆر بۆ بازاریمە گونجاوە. لەسەر ئەو داتایانە هەستاین بە چاندنی ئەو جۆرە تەماتەیە. هەروەها ئێستا حالی حازر گرینهاوسێکمان هەیە بۆ بەرهەمهێنانی گوڵی سروشتی، گوڵی کاتفلاوەر. پێمان خۆش بوو کە بەرهەمێکی خۆمانە هەبیتن لە هەرێمی کوردستاندا. هەروەها گرینهاوسێکی دیشمان هەیە کە شتلی بە بەرهەم دێنین. لە چەند مانگی ڕابردوودا تومان لە فەلاحەکان وەرگرتیە و شتلمان بە بەرهەمهێنا بە کۆڵەتیەکی باش، چونکە ئەگەر فەلاح بەخۆی بەرهەم بێنیتن ناتوانیتن بە کۆڵەتیەکی باش و ڕێژەی با بڵێن پێڕاگەیشتنی ئەو توی هەتا ببتە شتل باش نابیتن. بەڵام لە ناو خانووی پلاستیکی کە کلایمەتی کۆنتڕۆل کراوە دەتوانین زۆر بە باشی بەرهەم بینین. باشە، ئێستا لەم خانووە پلاستیکانە ئێمە چەند بەرهەممان هەیە؟ ینی چەند بەرهەمی کوشت و کاڵی بێ یا ئەو گوڵانە بێ دەتوانین بەرهەمی بێنین؟ ئێستا تەماتەمان هەیە، هەروەها گوڵی سروشتیمان هەیە، خاصمان هەیە لە ناو تەوارەکاندا دەنێن تەواری ئەیرۆپۆنیک، هەروەها لە ناو نێرسریەکە لە ناو مەشتەرەکەی، ینی هەرچ بیتن خواستمان لەسەر بیتن دەتوانین بە بەرهەمبینی دەتوانین بچینین. توەکەی پێمان بێ بامیەشتان بەرهەم هێنا بوو؟ بەلێ بامیەشمان بە بەرهەم هێنا، بەڵام مەساحەتەکەی گچکە بوو وەکو تێستێک ویستمان بزانین چۆن دەبیتن. الحەمدولillah نەجاحەتێکی زۆر باشی هێنا و زۆر گونجاو بوو لە ناو گرینهاوسەکەمان. ئینشاءالله لە داهاتوودا بەتەمای گرینهاوسێکی خاص بە بامی دروست بکەین. بەڕێستان باسیەوەت کرد کە دەمانێت بزانین خواست بۆ بەرهەمە کوشت و کاڵەکان لە بازار لەسەر کام بەرهەمێ. ئێمە ئەگەر تەماتە بە بەرهەمبێنێ ئێستا پێما بێت چەند هەفتەیەکی ترەمە بە بەرهەمێنێ، توانای بەرهەمێنانتان چەند بووە و چەند جۆریشتان هەبووە؟ وایە چۆن دەڵێ ئەمە سوودی هەبووە ئەم ئەزموونە سەرکەوتوو بووە لە هەرێمی کوردستاندا؟ بەلێ بێگومان سوودی زۆر باش بووە. ئەو تەماتەی کە ئێستا حالیان بە بەرهەم دێنین، ئێستا دوو جۆرە تەماتەیە. تەماتەی گەورەمان هەیە کە لە بۆ خواردنی بەکاردێتن، هەروەها تەماتەی چێری تومەیتومان هەیە ئەوەی کە لە ناو زەڵاتە و شتیوە بە بەرهەم دەهێنرێتن. وەکو بەراوردێک لە بینی خانووی پلاستیکی و لە زیراعەت لە دەرێ، تەماتە دەتوانین 6 هەتا 8 کیلوی بە بەرهەم بێنین لە 1 مەتری دووژاردا، بەڵام لە دەرەوە تقریبان 7-8 کیلوی بە بەرهەم دەهێنرێتن. ینی بە سیستەمی چۆنڵی دڵۆپاندنەوە ئەنجامەگەێنن؟ بەلێ ئابێگومان بە سیستەمی هایدروپۆنیکە. ئەوەش بە ڕێژەی هەتا و بە ڕێژەی چەندی پێویستە ئەو تەماتەیە هەتا بە بەرهەم دەهێنرێتن. خوراکی دەدەینێ و ئاوی دەدەینێ 185 هەتا 190 کەمتر ئەو لە هایدروپۆنیک بەکاردێتن. ئەمە بۆ بەرهەمە کوشت و کاڵەکانی تریش هەمان سیستەم بەکاردێنن؟ بەلێ بێگومان، بەڵام هەندێک جیاوازی دەبیتن لە خۆراک و ئەو میدیەمەی کە بەکاردێتن هەتا شتلەکەی لە ناوی بچینی. بە شێوەیەکی گشتی لە ئێستادا ئێوە ئەو ڕوبەری کە تەرخانتان کردو بۆم خانووە پلاستیکانە چەندە؟
به شوی گشتی 16000 متر مان هيا 16000 متر دوجار که 8000 متر دوجار طماطه 8000 متر دوجار گلا هر وها 10000 متر دوجارش مشتل مان هيا 10000 متر دیش و خریک دروز دکرتن اویش دبت گل ان شاء الله. ینی ئەم پرۆژەیە وای کردووە زیاتر پەرەی پێدەن ئەزمونونەکە سەرکەوتوو بوو لە هەرێمی کوردستان. بله بگومان دەتوانین بڵێن هەر لەو گرین هاوسی تستمان زۆر کرد لەسەر چەندین بابەت و پرۆژەی مستقبلیمان هەیە ان شاء الله لە تنش على هاوچەخ کە چەندین گرین هاوسی دی دروست بگەین لەسەر ڕوبەری 300 دونم. بۆ یەکەمین جارە لە هەرێمی کوردستان لە ناو خانووی پلاستیکی بە شێوەیەکی زانستیانە هەم گوڵی سروشتی و هەمیش بەرهەمی کشتتوکاڵی تێدا بەرهەم هێنراوە. ینی یەکێک لەو بابەتە دڵخۆشکەرانە مەسەڵەن گوڵ ینی لە ساڵانی ڕابردوو ژمارێکی زۆر لە وڵاتێکی وەکو هۆڵەندا، کینیا، ئێران، تورکیا هاوردەی هەرێمی کوردستان ئێستا شەڕ دەکرێت بەڵام توانراوە گوڵێک بەو شێوەیە بە کوالیتێکی باش ئەگەر تەماشاکەی بزانە لە چۆ چەندین جۆری جیاواز بەرهەمدێنێ. کاک ئەحمەد کە سەرپەرشتیاری ئەم بەشی گوڵەکان دەکات دەمێ زانیاری زیاترت لێوەربگرم شێوازی بەرهەمێنانی گوڵەکان ئێستا لە هەرێمی کوردستان چۆنە ئەزمونێکی سەرکەوتوو بوو؟ بەڵێ ئەمە لێرە ماوەی 2 ساڵە گوڵی ڕۆز بەرهەمدێنین بە شێوازی هایدروپۆنیک کە شێوازێکی نوێ لە کشتتوکاڵکردن. ئەوە وای کردێ کە ئەمە ئەزمونێکی زیاد بەدەستبێنین کە چەند زۆرێکی گوڵی ڕۆز لێرە بەرهەمدێنین کە لە بۆ بازارەکانی هەرێمی کوردستان و هەتا عێراقیش بتانین پێداویستەکانیان پڕ بکەینەوە. باشە ئێوە ئێستا چەند جۆری گوڵ بەرهەمدێنن چۆنە شێوازی بەرهەمێنانەکەتان؟ ئەگەر باسی چەند زۆری گوڵ بکەین ئەمە لێرە بەس گوڵی ڕۆز بەرهەمدێنین گوڵی ڕۆزمان هەیە و بەیبی ڕۆزمان هەیە و لە چەند ڕەنگەکی جیاواز هەتا لێرە ئەمە 16 ڕەنگ گوڵمان هەیە لە بۆ بازارەکانی هەرێمی کوردستان ڕەوانەی دەکەین. بەرهەمێنانی گوڵ ئێستا لەم پرۆژەیە کارێکی قورسە یا خۆتان گوجادوو بە باشترین شێوە بەرهەمی دێنن؟ ئەگەر هەر ئیشێک ئەتوو کاری لەسەر بکەی قۆرس نییە لە سەرەتادا لە بۆمە قورس بوو چکەیت زانیارێکمان نەبوو ئەندازیاری تا ناوخۆیمان نەبوو کە زانیاری لەسەر شێوازی بەرهەمێنانی گوڵ هەبی بەس لەو زانیاریانێکە لە ئەندازیارین دەرەوە وەرمان گرتیا توانی ومانەکە بە خۆمان شارەزای زیاتر پەیدا بکەین و ئێستا کە بە خۆمان گوڵی ڕۆز بەرهەم بینین. باشە ئەم ئەو گوڵانە ڕۆژانەی تاستان چەند مەسەلەن 1000 گوڵ لێ دەکەنەوە 1500 گوڵە چەنە چی لێ دەکەن لە کوێ ساق دەبێتەوە؟ ئەمە هەموو ڕۆژ لێرە گوڵی بەرهەمدێنین گوڵی لێ دەکەینەوە یعنی هەموو ڕۆژانە ئەمە ئینتاجمان هەیە ئەگەر باسی ئینتاجی ڕۆژانە بکەین 1500 لە بۆ 2000 گوڵ ئینتاجمان هەیە بەس ئەگەر بینە سەر ئینتاجی ساڵانە لە 1 مەتر مربع ئەمە لێرە 300 گوڵ بەرهەمدێنین لە 1 مەتر مربع لە ماوەی 1 ساڵ 300 گوڵ بەرهەمدێنین. ئەو گوڵانە لە بۆ بازارەکانی ناوخۆی هەرێمی کوردستان و هەتا عێراقیش ڕەوانە دەکەین ئەمە بەرهەمەکانمان لە بۆ شارە جیاوازەکانی عێراق دەروە هەتا لە بۆ سلێمانی لە بۆ دهۆک لە بۆ هەولێر لە بۆ بەغداش ڕەوانەی دەکەین. پێم وابێ گوڵ لەم جۆرە پرۆژانەیە دەتوانێت زیاتر لە چەند جارێک لێ بکرێتەوە بە خێو دەکرێتەوە جیاوازە لە بەرهەمە کشتتوکاڵەکان پێم وابێ چۆن ئەگەر جەنابەت بۆمان باس بکەیت؟ بەڵێ گوڵ وەکو هەر بەرهەمەی کشتتوکاڵی نییە کە ساڵانە ئەمە شتلەکەی بگۆڕین لەو کاتەوەی کەشتلەکەی دەچینین ئەو گوڵە ماوەی تەمەنەکەی 5 ساڵ لە بۆ 7 ساڵە ینی لە بۆ ماوەی 5 ساڵ تا 7 ساڵ دەتانی ئەمە بە ڕۆژانە بەرهەممان بەدەست بکەویت. من وەکو ئەندازیارێکی کشتتوکاڵ لەوە پرۆژەی هایدروپۆنیک کار دەکەم ئەو پرۆژەی هایدروپۆنیک پرۆژەیەکی نوێ تەجروبەیەکی نوێ تازە هاتووتە کوردستان لێران ئێمە وەکو تیمەکی ناوخۆ ئەزمونێکی باشمان لەو هایدروپۆنیکەی وەرگرتیا لێرانە کار دەکەین و چاودێری تەماتەی دەکەین پرۆژەکەی ئەمە پرۆژەی تەماتەیە ساڵانە تەماتەك بە کوالیتێکی باش و بە بەرهەمێکی باش تەماتەی بەرهەمدێنین سەرەتا هۆڵندیەکان ئەو ئەزمونیان هێنا ئێرانە ئێمە ئەو ئەزمونەمان بە پێرفێکتی بە کامەلی ئەزمونەکەمان لێوەگرتن و ئێستا تیمەکی ناوخۆیی کار لەسەر ئەو هایدروپۆنیکەی دەکەین ئەو سیستەمی دەکەین هەمووی تیمی ناوخۆینە هەلی کارمان هە بە دەرچووی کشتتوکاڵیدایە هەم بە ئافرەتاندایە هەم بە ئەوانەی شەهادەداریژینە هەلی کارمان پێداینە. بۆ ماوەی 4 ساڵە ئێرە بەردەوامە لە کارکردن من وەکو کسێک لێکوانە 4 ساڵ لێرە ئیش دەکەم
وەکو هەلی کاری ڕخساندۆ لە بۆ کتان کە بێن لێکوانە ئیشی کاری ڕۆژانەی خۆیان بکەن بە تایبەت ئەوانەی کە لەو بەشەی خۆیاندا تاویان کردو لە بۆ ئەوەی کە دامەزرێت لەسەر ئیشەی کە لی دەکەن لێکوانە ڕۆژانە لەژێر چاودێری ئەندازیارەکانی ئێرە کارەکانی ڕۆژانە بەڕێوە دەبین کە ڕۆژانەش لەگەڵمان بەردەوام دەبن بۆ کاربارەکانی بەڕێبردنی ڕۆژانە. ئەگەر پاڵپشتەکانی حکومەت نەبوایە پرۆژەی لەم جۆرە بەرهەم نەدەهات چونکە لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا زۆر پاڵپشتی بەرهەمی ناوخۆیی و کەرتی کوشتتوکاڵی کراوە و هەروەها هانی وەبەرهێنەران دراوە کە لە کەرتی کوشتتوکاڵیدا وەبەرهێنان ئەنجام بدەن. ساڵانێک بۆ حکومەت یاریێمی کوردستان بە تایبەتی لە تەمەنی کابینەی نوێمدا دەوی کار ئاسانی دەکەی بۆ کەرتی تایبەت بۆ بەرهەمی ناوخۆی. ئێستا هاتوینەتە پرۆژەیە کەرتی تایبەت کە بێگومان جێ پاڵپشتی حکومەتی پیۆ دیارە دەمێ بزانم ئێوە چیتان کردووە چۆر کار ئاسانی کراوە. مای خۆشحاڵیەک کە دەبینین ئەو پشتیوانیەکەوە حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کەرتەکان بە شێوێکی گشتی و بۆ کەرتی کوشتتوکاڵی بە تایبەتی کردوکەوە ڕنگدانەوەی ئەوە هاوشەوەی ئەو پرۆژە جوانانەی لێ بەدیار دەکەوێت. ئەو پرۆژە خۆی لە خۆیدا ژێرخانەکە بۆ بەرەو پێسوونی کەرتی کوشتتوکاڵی و هەنگاوەکی سەردەمیشە بۆ بەرهەمێنانی کەرتی کوشتتوکاڵی بە شێوازەکی ستانداری جیهانیکەوە بە دوورکەوێتەوە لە بەرهەمهێنانێکی کلاسیکە بە هەدەردانی تێدا ڕنگ دەداتەوە. زۆر جار ئەو بەرهەمهێنان بۆ شێوازە کلاسیکەیکەوە جوتیاران ڕێسکەیەکیان لەسەرگرت بوو دەبوو بنەمایەکی بە هەدەردانی ئاوی سەرزەوی و چەندین ئەو شێوازەیکەوە دەبوونە زیانیش لە دەرئەنجامدا. بەڵام ئەو شێوازەکە ئێستا لێرە دەبینین خۆی لە خۆیدا ئەو پرۆژانە بۆ نمونە لە 1 مەتر چوارگۆشە دەتوانن بەرهەمی زیاتر لە 6 تا 8 کیلۆگرام تەماتە بەرهەم بێنێت. خۆی لە خۆیدا ئەو پرۆژانە هایدرۆپۆنیک هەنگاوەکی بەرەو پێسوونی سەردەمی بۆ بەرەو پێسوونی کەرتی کوشتتوکاڵی. بۆ پێی ئەزمموی جەنابتان و سەردانی دەرەوشتان کردو بۆ پرۆژەی لەم شێوەیە ئایا ئەو پرۆژانەی لە دەریشەوە هەیە هەمان هاو شێوەیەم پرۆژانەی ناوخۆین کە ئێستا دروستکراون؟ بە دنیاییەوە ئەو هەنگاوی لێرە کە ڕەچاو کراوە بۆ بەرهەمهێنان و دروستکردنی ئەو پرۆژە ژێرخانە پتە و کاریگەرە هەمان ئەو پرۆژانە کە لە وڵاتە پێشکەوتوەکانی وەکو هۆڵەندا کە لە کەرتی کوشتتوکاڵی لە بەرهەمهێنانی بەرهەمی کوشتتوکاڵی سەرپێکەوتنەوە بەرهەمەکی یەکجار زۆریان هەیە. بۆیە ئەو کاردانەوەی کە شێوازی ئەو پرۆژانە کە بە پێستانداری جیهانی دروست دەکەن وا دەکاتکەوە بەرهەمت لە پێداویستی ناوخۆ زیاتر بێت. هەر ئەو ڕۆکە ئەمن ئامارەکەم لە هۆبەی چاودێری عەلوەی هەولێر وەرگرتەوە زیاتر لە 200 تۆن خاص ڕەوانەکرەوە تەنها ئەمڕۆ ئێستاکە ئەوە سەعاتدەی بەیانیە یعنی دەتوانن بڵێن لەو لە خلالی 2 سەعاتی 100 تۆن ڕۆشتۆتە دەرەوە بۆ پارێزەکانی زیاتر لە 200 تۆن. یعنی ئێستاش ئەوە کرێکار و برا بازرگانەکان خەریکی بارکردنی ئەو بەرهەمانەوە کە هەمووی دەستڕەنجینی برازوتیارەکانی خۆمانن. ڕۆژ بە ڕۆژ ئێمە بەرهەمان لە زیادبووندایە هاوتەریب لەگەڵ زیادبوونەکەی ئەو بنەما زانستی ڕەچاو دەکرێتکەوە بە شێوازێک فراوان بکرێت بازنەی بە بازارکردن. ڕۆژێک بەرهەمان بە وڵاتانی کەندا و ڕەوان دەکەین ڕۆژێک پێداویستەکانی ناوخۆمان پڕ دەکەینەوە و ڕۆژانەش بەرهەمەکانمان لە چوارچێوەی ئەو لێک تێگەشتێکەوە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەپەرۆشە بۆ بەرەو پێشچوونی ئەو کەرتە بەرهەمەکانمان بۆتە مایەی پڕکردنەوەی سەبەتەی خۆراکی و پێداویستی شارەکانی ژێر کۆنتترۆلی حکوومەتی عێراق. باشە بینیمان دەرئەنجامێکی باشە بۆ پاڵپشتیانی کە هەیە ساڵانی داهاتوو چی لێ چاوەڕێ دەکرێت بۆ کەرتی کوشتتوکاڵ بە تایبەتی بۆ بەرهەمی ناوخۆیی. ئێمە ئێستا لە قۆناغی سەرپێکەوتن و دروستکردنی ژێرخانێکی زۆر بەرفراوانی زۆربەی پرۆژە ژێرخانیەکان سوپاس بەخوای گەورە لە قۆناغی کۆتایی تاوابووندا ئەوانە کە سەرپێ دەکەون و بەرهەمیان بە بازار دەکەوێت هاوتەریب دەرفەتی کاریش دەڕەسێ ئەوە ژوا دەکاتکەوە دیدگا و ئایندەی کابینەی دێم زیاتر ڕێزکەکانی فراوان بکات لەسەر بەرهەمهێنانی کەرتی کوشتتوکاڵی هاوتەریب ئەو بەردامە جوانێکەوە لە کابینەی نوێم دایڕش بوو لە کابینەی دێم دڵنیاینێکەوە زۆر سەرکەوتوتر زۆر بە پرۆفیشناڵتر دەتوانین بەرهەمەکانی خۆمان زیاتر بکەین و بەرهەمی هەرێمی کوردستانیش لە وڵاتان دەنگ بداتەوە. پێشتر هەرێمی کوردستان چۆ بە ئەو چوارچێوەیەکەوە وەکو وڵاتەکی بەکاربەر دەهاتە بەرچاو. بەڵام ئێستاکە بەو پشتیوانیانەوە و بەرنامە جوانەیەکەوە دایڕش بوو لە کابینەوەم ئێستا هەرێمی کوردستان بۆتە وڵاتەکی بەرهەمهێنەر.
ئەم پرۆژەیە لەسەر ڕووبەری 8,000 متر دووجا دروست کراوە. بەنمونە ئەم خانووە پلاستیکانە لە 1 متر دووجادا 60 تا 80 کیلۆ تەماتە بەرهەم دەهێنێت. لە ماوەی 1 ساڵدا بۆ بەرهەمێنانی 1 کیلۆ تەماتە تەنها 1 لیتر ئاوی پێویستە و بەڵام ئەگەر هەمان بەرهەم لە دەرەوە بچێنرێت 70 تا 80 لیتر ئاوی پێویستە بۆ هەر کیلۆیەک. لە کۆتایی بەرنامەکەیە ینی لەگەڵ بەڕێوەبەری گشتی پرۆژەکە پێشەوەی دەست بەم چاوپێکەوتنە بکەین گفتوگەیەکمان کرد کە ئەزمموی ئەم پرۆژەیە ئێستا گواستراوەتەوە بۆ پارێزگاکانی تری هەرێمی کوردستان. دەمێت لە زاری خۆیەوە بزانم چی وای کردووە ئەم پرۆژەیە بگوازرێتەوە پارێزگایە قەزایە شوێنەکانی تری هەرێمی کوردستانە. کاک ڕەشاد سەرەتا زۆر سوپاس. دەمێت بزانم ئەم پرۆژەیە پاش چەند ساڵێک ئەزممون لە کۆمەڵێ بەرهەم لە گۆڵ لە بەرهەمی کوشت و کاڵی ئێستا ئەزمونونەکەتان گواستەوە کوێ و ئۆهکارەکەشی چی بووە؟ بەڵێ لەوانەیە جەنابتان ئاگادار بن ئێمە بەر لە نزیکەی 4 ساڵ دەستمان بە پرۆژەیە کردووە. هەروەکو دەبینیم پرۆژەیەکی سەرکەوتوو بووە، ئەزمونێکی زۆر باش لەلایەن ئەندازیارانی ئێمە بەدەست هاتووە. ئێستا دەستمان پێ کردووە لە بەغدا خەریکی دانانی گرین هاوسێکین بە قەبارەی 16,000 متر کارە ئستراکچەرەکەی تەواو بووە و خەریکی وردەکاریەکانی ترین لە هەڵەبجە هەروە. هەڵەبجەش تقریبان دەتوان بڵێم 80 بۆ 90 لە سەتی کارەکانی تەواو بووە. لە پێنجوێن دەستمان پێ کردووە بە کارە ئیداریەکان و ڕێکارە ئیداریەکان بۆ ئەوەی ڕەزامەندی لانی پەیوەنددار وەرگرین بۆ دەستپێکردنی پرۆژەکە. لە سلێمانی هەروە خەریکین بۆ دانانی گرین هاوس. لە دهۆک هەروە گرین هاوسێکی ترمان داناوە لە تەوقع دەکەم لە 1-2 مانگی داهاتوو ئینشاڵڵا دەست بکەین بە وردەکاریەکان و دانانی شتڵ و بەرهەمهێنانی گوڵ لەوێش. ئێوەکو بەرهێنان هەستان بەم زەمینە سازیە کرد کەم ئەزممونە لە شوێنەکانی تر تەنانیش لە پارێزگاکانی عراق بەغدا پایتەختی ئێمە عراقا تاقیب بکەنەوە چی وای کردووە پاڵپشتەکانی حکومەتی هەرێمی کوردستان چۆن بووە بۆ پرۆژێکی لەم شێوەیە؟ بێگومان وەزارەتی کشت و کاڵ و ئاودێری بڵێن سەرچاوەکانی ئاو زۆر هاوکار بووە، هەروە بەڕێبەرەتی گشتی کشت و کاڵی هەولێر جەنابی کاکێمن هەموو هاوکاریەکی کردوین بۆ ئەوەی بتوانین لەو پرۆژانە سەرکەوتوو بین. پێش 4 ساڵ 100% گوڵ لە دەرەوەی وڵات دەهات، زیاتر لە وڵاتی کینیا لە وڵاتانی لە تورکیا لە ئێران، بەڵام ئێستا دەتوانم بڵێم نسبەیەکی باش ئێستا لە کوردستان بەرهەم دێ بوونەتە ڕێگر لە بەردەم گوڵی هاوردە لەبەر ئەوەی کەمیەکە ئەوەندە نییە کە بتوانانی تەختی هەموو بازار بکە، بەڵام ئێستا دەستمان پێکردو ئینشاءڵڵا ئەوەتە خوازین لە کۆتایی ساڵی داهاتوو وای دەبێت کە ئیتر پێویستیمان بە هێنانی گوڵ لە دەروی وڵات نەبی، بە تایبەتی لە ڕۆز و بەیبی ڕۆز و ئەو بەرهەمانەی کە زۆربەی بازار پێویستی پێێتی. ئێوە پێتان وایە هەرێمی کوردستان بە تایبەتی پرۆژەی لەم شێوەی پێویستە ینی بۆ ئەوەی کە لە ساڵانی داهاتوودا چینە قۆناغی خۆبژێوی گۆڕانی کەشوهوا وای کردووە ئەمە زیاتر بەڕاستی فۆکوس بخەینە سەر بەرهەمهێنان لە ناو گرین هاوسەکان. ئێستا زۆرێک لە سەرمایە گوزارەکانیش بڵێن ئەوانەی کە بەنیازن وەبەرهێنان بکەن ئیش لەسەر ئەو پرۆژەیە دەکەن، چکە دەزانن داهاتووی کشت و کاڵ بەڕاستی لە ناو خانووی پلاستیکی و شوشەیە. لە ڕووی پاکێجین و پاکەتکردن هەم بۆ گوڵەکانیش هەم بۆ بەرهەمە ناوخۆیەکان چۆن کارتان لەسەر ئەمە کردووە لەم پرۆژەیە؟ بەڵێ ئێمە بەشێکی تایبەتمان هەیە لە ناو ئالوەی هەولێر کە بریتە لە کۆگەکانی ساردکەرەوە. لەو کۆگا ساردکەرەوانە بەشی پاکینکردنیشمان هەیە بۆ ئەوەی بتوانین ئەو بەرهەمانە لێرە لە ناو پاکینگی جیا بە شێوازێکی سەردەمیانە دابنین بۆ ئەوەی بتوانین لە داهاتوودا بیگوازینە بۆ دەروەوەی وڵاتیش. ینی ئەم پرۆژەی کە دەیبنن ئێستا لە ناو پرۆژەی ئالوەی هاوچەرخی هەولێرە، ینی کە هەنگاوەکانی ساڵانی داهاتووەیە پرۆژەیەکی هاوچەرخە سەرجەم کاڵا و بەرهەمە ناوخۆیە کوشت و کاڵیەکان هەم لێرە بە فرێشی چۆن دەڵی دەچێتە بازارەکەەوە هەمیش هەم جوتیاران هەمی جوانی کە خاوەنکاریان کردووە بتوانن لە پرۆژەیەکی هاوچەرخی لەم شێوەیە کارەکانی خۆیان بکەن. ئەم پلانە کارتان لەسەر کردووە چۆنە تا ئێستا؟ ئەمە کە سەرەتا دەستمان بەو کارە کرد بەڕاستی کارێکی ئەزمموی بوو، وتمان کە بزانین لەگەڵ کەش و هەوای کوردستان و لەگەڵ
بڕێ مەناخی ئێرە چۆن دەگونجێ کە دوای 4 ساڵ بۆمان دەرکەوت پرۆژێکی سەرکەوتووە بۆیە پەرەمان پێدا لە شوێنەکانی تریش کە بتوانین ڕێژەی بەرهەمهێنان زیادکەین بۆ ئەوەی بتوانین بازار تەختیە بکەین بۆ بەرهەمەکانی کشتتوکاڵی. دەرئەنجامی هەموو ئەو پاڵپشتیانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا حکوومەت هێرێمی کوردستان بۆ کەرتی کوشتتوکاڵی کرد ئەمە دەرئەنجامەکەیەتی بە تایبەتی بۆ کەرتی تایبەت. ئێستا لە ڕێگای ئەم پرۆژانەوە دەتوانێت بەشێک لە بەرهەمە کوشتتوکاڵیەکان بە تێچوویەکی کەمتر بە کاتێکی کەمتر بە بەرهەمێکی زۆرتر و بە کوالێتێکی باشتر لە بەرهەمی دەرەوە بەرهەم بهێنێت لە هەرێمی کوردستان لە هەمووشی گرنگتر توانایەکی ناوخۆیی بەڕێوەبردننی ئەم پرۆژانە لە ئەستۆ دەگرن. بەڵێ ئەمە دەرئەنجامەکە بوو کە حکوومەت هێرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نوێم هەر لە سەرەتاوە پاڵپشتی کەرتی کوشتتوکاڵ و بەرهەمی ناوخۆیی کرد.